زانیاری لەسەر وەفدی حکوومەتی هەرێم خرایە ڕوو. کۆمیسیۆنی عێراق ناوی کاندیدەکان ئاشکرا دەکات. محەممەد شیع سوودانی ئێمە زۆر جددین لە دۆزینەوەی ڕێگاچارەی کێشەکانی هەرێمی کوردستان. لاتیوار نیوزەوە سڵاوتان لێبێت تا بەنجاف و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لەگەڵ بەڕێز قوبات تاڵەبانی و شاندی یاوەرم لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق لە بەغداد کۆبوونەوە. لا کۆبوونەوەکەدا جەختم لا چارەسەرکردنی کێشەکان لەسەر بنەمای دەستور و ڕێککەوتنەکان کردەوە. هەروەها سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوەش کردووە دوو پاتمان کردەوە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران تێکەڵی ململانی سیاسیەکان نەکرێن. پێویستە بە زووترین کات ئەو کێشەیە چارەسەر بکرێت و موچەخۆرانی هەرێمی کوردستان چی دیکە بۆ وەرگرتنی مافەکانیان لە چاوەڕوانیدا نەبن. هەروەها بیری هەموو لایەکمان خستەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندیەکانی خۆی جێبەجێ کردو و هەمان چاوەڕوانیمان لە حکوومەتی عێراقی فیدراڵ هەیە. هەروەها ئاماژەی بەوەش کردووە کە بەڕێز سوودانیش ئامادەی خۆی نیشاندایەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەسەر بنەمای دەستور و یاساکان و جەختی لەوە کردوێتەوە کە بە هەموو لایەک هەوڵ بدرێت بۆ دابینکردنی پشتیوانی سیاسی لە پێناو دۆزینەوەی هەرچی زووتری چارەسەر بۆ گشت کێشەکان. با بڕوای ئێمە عێراق خاوەن سەرمایەیەکی گەورەی مرۆیی و سروشتیە و با ڕەخساندنی کەشێکی لەبار و بەڕێوەبردنێکی باش هەموو عێراق بەرەو قۆناغێکی پێشکەوتوو گەشە سەندووتر هەنگاو دێت. بەڕێوەبەری تیمی ڕاگەاندنی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەاند ڕۆژی شەممە 16 ئەیلولی 2023 کاتژمێر 4 پاشنیوەڕۆ تیرروپشکی ناوی ئەو کەسانە دەکرێت کە خۆیان کاندید کردووە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. عیماد جەمیل بەڕێوەبەری تیمی ڕاگەاندنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەاند سەبارەت با تیرروپشکی ئەو کەسانەی کە خۆیان کاندید کردووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕۆژی شەممە کاتژمێر 4 پاشنیوەڕۆ دەست دەکرێت بە ئەنجامدانی تیرروپشت خۆیان. نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق ئاشکرای کردووە لە دیداری نێوان محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەخت کراوەتەوە لا دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ کێشە یاسایی و داراییەکانی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان با پێی دەستور و یاسا. ئاماژە بەوەش دراوە لە دیدارەکەدا سەرۆکوەزیرانی عێراق دووپاتی کردوێتەوە ڕێبازی حکوومەتەکەی لەسەر بنەمای سەقامگیری هەمیشەیی و دوور لە ناکۆکیە و حکوومەت جددیە لە دۆزینەوەی ڕێگەچارەی ڕیشەیی بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان. بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن شاد بن.